الله الله كجواني الله لو تاوى الله لو تاوى أقري لا من برداوة دخوة بيمبلي تي قوماوة ما شاء الله هو تشي أخوي الشيطة أخذ خوا بانير كواردو هذا شي تو ضلي مني تو روحي مني تو تلوتواري نابي تو تشراي روحي مني بيموت يصدق مكاكا قصة لقال منا أكي جي كراسي سو باميو بيازي لبرمكا براني راج من كاربما بخوا حمام بفري هالشي في ترهي داينا بزينت كل قصي خوشتي والله ما جديمة الله كجواني ها كم قراني وبلم دعت وزورنا خوشة ضليتهم وانا اخ ودل اشياء ترنني وترنيني روف عمر النميني توا بخوازيات النعلم ده توزيهنك ده توزيهكش ده سلاب اللي سري شيتها دي كجواني كناس داري وي دي وي دابا توزيج كاش ديال بوها فين بلا بزانم تشي هي تشيني واه بخير بيت هو شنكا شنكا تو بحساب لبازار وشو راهاتي توا اي چی بکەم ڕازا تەلەفۆنیان بۆ کبراکی دامی کردم هیچ نەچمە بازار و هاتیەوە ئەیەکسم چوتای بۆ تەعزیەکەی خوانەکایە خوا نەمردووە بەدلی چی ئەڵی تۆ نامرێ و باس چێکەی تۆ خۆ زەلامارە مرێ یاڵا خۆی خۆ هەر ئەبرین ئینسان ئەمرین و هینە دابستەوە ئەی بە جوابی نایتەوە عەزە و عەزەی مۆلدە زۆر ئیزعاجە ئەوە دانیشێت یەک منەقت ئەوە جەڕز لێت دەجوای بەرەوە عەزەی ئیزعاجە ئەی بە جوابی نایتەوە عەزەی مۆلیدەی کوورە ئیزعاج مەکاشتی خۆڕە لێ منێت ئیشی چێ بە تۆ ئەی کوورە پارەی ئەم مانگەم نایاوەتە مێشتی کون کردوم دوێنێ من پارەی مۆری دەمە بەجددی ئەی بۆ هەڵێ عەزە ساختە چی ئەوە تا جەڕسە خەینا ئاخر ئەوە بۆ تەلەفۆنەکەدا دەخەیتەوە گیانە ئەها چاولێ ئەوە عەزەی مۆلیدێ سەوتی خۆی وا لێ کار لەگەڵێ ژنە نیێرەکە سەوتی خۆ چاکە ئەوە باسی چی دەکەیت تۆ تەواوی دڵێ شتێک نەکات کاکە عەزیزیان ئەوە خێزانەکەم گوێ دێتە نەوەکو گومان بکەوە بزانێ ژنیت عەزە تو خوا گیانە بەڕاستی بێڵێ چی ڕووی داوە عەزە خەریکە ناخۆشی یەکی دایکە با سوحبەتەکە هین نەبێت گیانە دەبێ بتبینە بزانم چی قەوماوە ئەزانین چۆنەوە وعدی چاوێکی ڕۆنم پێیاوتم بۆ دێنم بۆ دوکان دوایی بۆ دێنم عەزە دەدای قاقڵ بە دای ناخەمەوە تا پێم نەڵێ چی بووە یەک دەخە ئەزانی چۆن کاک عەزیزگیان ژنەکە ئەمە قەفی سمێڵی ئەمەنەیە بەس لاسایی ژنی بۆ کاتەوە ها عینەن دەرەجە عەزە دوایی بە قوربان دەمدا کە خۆ کەرمەکە ئاخر گیانە عەزە زۆری لەگەڵا بڵێت شتی خرا بڵێت ئەمە عەزە بێنام تۆ من بەگێردانی ها ئەتێ خیانەتم لێ بکەیت هەرە ژنەکە خیانەتیی تۆ زۆر عەجیبی ئەزانی خەریکە ناخۆشیەکەیت من چیا بۆ لێت ها یەک دەخە ئەوشیە تەلەفۆنە ڕەحمانی مهندس کێ ڕەحمانی مهندسی دراوسێ ئەرحمان مۆدیس نەمردبوو با بەس ئەم شۆخەوم پێ بینی ها چەند بە ڕەحمە ئاخە سەیری کە لەوانەیە لە قەبرەکەیە مۆم و بخوت و داری عودی بیرچوو بێت و سیلەی ڕەحم وای لێ کرد بێت کە بۆی بەرم یانی هێنەکە ئەوە ئەزای تۆ من بەگەم ژەدانی من شتی وام تۆشنەکە من جیام بۆ لێو ها ئەجێرێڕم تەواو ئەوە چییە گوێم لە چییە بێ و گەی قسەی تۆ بەرام بەرم ئێوەی تۆ خیانەتم لێ کرد لە بەچای خۆما کوچێ تۆ هەموو ژیانی منی جیابوونەوە یعنی چی ئەڕۆم تەواو من ئەڕۆم جیابوونەوە یعنی چی ئەیکوانێ عەهد و وەفا و پەیمانمان ئەوە هەڕۆی ئەیکوانێ کە بەیانیان پێمەوتی قاوە بەتاڵی ناخۆ دوو عایرە شەکرم بۆ تێکە لەسەر دەریاشی ناوەڕاست ئەوە هەڕۆی ئەی باشە ئەی هەوا چۆن یعنی ئەی شلە بای نەسیمی شەماڵ کە هات لە بینی قژەکاندەوە ئەڕۆی چاوی گوێرە کردم ئەوانە نەما
ئەوژ ڕێوتی بای بای ئێستا حالچی نیازی چی دێ جیامۆ تۆ دە باشە من ژێچاچم لە کۆڵان یەکچەنەکە نوک دەکەم بە خۆم خۆمە سووتێنم ئەڵم لە تاکی ژنەکەم لێم جیان بێتەوە خۆ بەخێنچێنم تەواو دڵ منی خەریکە گریم لەبە خاتی خۆی گەورە ئەم جاران عەفو دەکەم جارێکی دووبارەی ناکەیتەوە تەواو ئەڵڵا کە خۆشە ئەو عەهد و پەیمانە دەمادەم وایە منیش لێرەوە هەر لێرەوانێ وعد بێ بەڵێن بێ عەهد بێ پەیمان بێ بەیانی لەگەڵ دەریای شنی شەماڵی سەر سەحراکانە چاوەڕێی قافڵەی حوشترەکانەکەم چەپکێ گوڵ لەو سەحرایە بۆ بکەم و ئەنا چەند خۆشە و کەلیماتانم ئێدە باشەوەی حەزی لە چییە منیش دەچم خواردنە بۆ دروست دەکەم حەزم لە سەڵاتەیە حەزم لە پەتاتەیە حەزم لە خەڵاتەیە حەزم لە خەباتەیە چم خواردنە بۆ دەبڕۆ ئەو کڕەوە من چی بود بە ناموسم خۆشم لە خۆم تێ نەگەیشتم کوری یەڵا خوا ڕەحمی کرد بە شەرەف پیاوەکە شتێک ئێمە پێت بڵێم چییە؟ ئێمە ڕازگەم لەگەڵ تۆیە ئەمێ پێ بڵێم من پیاەکەم خۆشەوێت بەڵێ؟ ئەوش منی خۆشەوێت ئەوە تۆ ئاگال لە خۆت هاڵی چی؟ عاشقیەکی شێتمەکە یا ئەتەوێت تێکم مەی چی نازانم ئێوە قەرارە ژنەکەی تەلاق بە منیش قەراری لە پیاوەکەم جامەوە یەکتریمان خۆشەوێ عاشقیەکی ئەمە کێ و پیاوە تەڕەماشە سوور ئەزانێکەوە مێردی هەیە حەزی تۆ بکە؟ ئەوە تۆی بەڵێ؟ تۆ زێلەمەوە پێش نامم بۆ ناردی وتم واز لە پیاوەکەمێنم و تۆش وتی واز لە ژنەکە دێنم ئەوە من بووم چاوە لێژنەکە خەتای تۆچی تایە ئەڵم کێمە ماڵە مۆبایلەکەم لێ بشار چکە ئولفتم پێوە گرتووە ئێستا تۆ منێنی تۆ یا جیابمەوە کچانە بۆ خاتی خواوەکەی قسەیە تۆ هەر ڕۆحی منیت باشە تۆ ئەونی خۆشەویستی بۆ ژنان دەرەبڕیت و نامەیان بۆ نێریت و عاشقیانی ئەوانە بۆ من کێ منەوە خەمە سەرسەرم وا هەز نەکەی بەخوا ئێستش تۆ ئەو شنە بای شەماڵی کەلێنێ دەریای ناوەڕاستی قەلاقی بەحرەکانی هینەوەڵی نەبێ ژنەی تەڕەباش ئێستا تۆ هێنی تۆ یا جابینەوانێ پورە بابە تۆ هەر ڕۆحی منی باسی چیەکەی تۆی هاواش نەکە بەس ئێستا تەلەفۆن بۆ باوکمەکەم یەکەم جار لێ خۆش بووم دووەم جار لێ خۆش بووم سێم جار هەر خیانەتی لێکمەوە من لێ جامەوە دەنا ئەمن نەموو تۆ شنەی شەماڵی سەر لێواری قەلاق دەریاکانی ئەلو باوکە گیان ئەوە من قەرارما لەوە جامەوە تەواو دەستی خۆش بێت شنەی تەڕەماش بە ناموسم هەر نازانم دەریای ناوەڕاستە لە چ ئۆقیانوسی شێ